هەواڵان ئاگادارن کە ئەم هەڵبژارنەی کە لە بەردەممانایە هەڵبژارنە بۆ ناردنی تیمێکی بەهێز بۆ نوێنەرایەتی هەرێمی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەمڕۆ شاراوە نییە کە ئایندەی هەرێمی کوردستان لەژێر مەترسیدایە. شاراوە نییە کە هەرێمی کوردستان کێشەی گەورەی هەیە، کە عێراق کێشەی گەورەی هەیە، کە ئایندەی عێراق ڕوون نییە. بۆیە هەوڵ بدەن، هیمەت بکەن، تێبکۆشن تاکو تیمێکی بەهێزی یەکێتی نیشتیمانی کوردستان بنێرن بۆ ئەنجومەنی نوێنەران لە عێراق. لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان لیستی 162 لیستی تێکۆشەرەکانە، لیستی ئایندەمانە، لیستی ئایندەیەکی گەشە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. تەنها بە ناردنی تیمێکی بەهێز بۆ بەغا ئەتوانین کێشەی موچە خۆران چارەسەر بکەین. تەنها بۆ ناردنی تیمێکی بەهێزی یەکێتی بۆ بەغا ئەتوانین کێشەی ئەمنی لە هەرێمی کوردستان و لە عێراقا نەهێڵین. تەنها بە ناردنی تیمێکی بەهێزی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەتوانین سنووری هەرێمی کوردستان یەکلایی بکەینەوە و شتێک نەهێڵین لە عێراق و لە هەرێمی کوردستان کە ناوی ناوچەی جێنا کۆک بێ.